سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوراوان و هەڵسوراوانی کۆمەڵە خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی کۆمەڵە و هەڵسوراوانەوە هاتوونێتەوە خزمەت هێوەی خۆشەویست. عزیزان لە بەرنامەیم هەفتەیە کۆمەڵە و هەڵسوراوان نووسراوەیەکی ڤلادیمیر لێنین لەژێر ناوی دەربارەی مانگرتنەکان دەخوێنینەوە بۆتان کە کامەران ئەحمەد وەریگەڕاوەتەوە بە کوردی. هیوادارین کە تا کۆتایی لەگەڵمان بن. لەم ساڵانەی دواییدا مانگرتنەکانی کرێکاران لە رووسیا بێ ئەندازە بەردەوامیان بە خۆیەوە بینیوە. هیچ یەکەیەکی پیشەسازی سربەخۆ نییە کە مانگرتنی کرێکارانی تێدا بەرپا نەکرابێت. لە شارە گەورەکاندا دامرکاندنەوەی هەر نییە. کەواتە جێگای دەرکردنە کە کرێکارانی بە ئاگاهاتووی چینەکە و سۆسیالیستەکان پێویستە بەردەوام بایەخی خۆیان بەرامبەر بە پرسی گرنگی مانگرتنەکان و مەکانیزمەکانی بەڕێوەبردن و ئەرکەکانی بەشداربوونی سۆسیالیستەکان تیاندا نیشان بدەن. خواستمانە کە هەوڵێک لە نەخشەکێشی بیرۆکەکانمان دەربارەی ئەم پرسە بخەینە ڕوو. لە بابەتی یەکەمماندا پلانی معاملەکردنمان بە شێوەی گشتی لەگەڵ گرنگی مانگرتنەکان لە بزوتنەوەی چینی کرێکار داڕێژین. لە دووهەمیاندا دێینە سەر باسی چۆنیەتی معاملەکردنمان لەگەڵ یاساکانی دژە مانگرتن لە رووسیا. سێهەمیشیان ئەو ڕێگایی کە مانگرتەکان تیاندا بەڕێ ئەخران و بەڕێ ئەخرێن لە رووسیا و هەڵوێستی کرێکارانی هوشیاری چینەکە کە پێویستە لە خۆی بگرن واتە پەیڕەوی بکەن. لە پلەی یەکەمدا پێویستە بە دوای لێکدانەوەی سەرهەڵدان و بڵاوبوونەوەی مانگرتەکان بگەڕین. هەر یەکێک کە بانگەوازی بایەخپێدانی مانگرتن لە شارەزایی بوونی تایبەتی خۆیەوە لە راپۆرتی کەسانی ترەوە یان لە ڕۆژنامەکاندا ڕاستەوخۆ بە خێرایی ئەوە ئەبینێت کە مانگرتنەکان لەو جێگانە دەرئەکەون و تەشەنە ئەکەن کە کارگەی مەزنیان تیا دەرئەکەون و لە ڕووی ژمارەوە ڕوو لە زیادبوون ئەکەن. زۆر بەدەگمەن چاومان بەو کارگەیانە ئەکەوێت کە سەدان زۆر جاریش هەزاران کرێکار کاری تێداکەن و مانگرتن تیاندا سەری هەڵنەدابێت. کاتێک کە ژمارەیەکی کەم لە کارگای مەزن لە رووسیا هەبوون چەند مانگرتنی کەم سەریان هەڵەدا. بەڵام لەو کاتەوەی کە ژمارەی کارگاکان لە ناوچە پیشە سازیە کۆنەکان و لە شار و دێهاتە نوێەکاندا ڕوویان لە زیادبوون کردووە مانگرتنەکان بە بەردەوامی سەر هەڵەدەن. بۆچی پێوەری گەورەی بەرهەمهێنانی کارگاکان هەمیشە ئەبنە سەرهەڵدانی مانگرتنەکان؟ لەبەر ئەوەی سەرمایه‌داری بە ناچاری ئەبێت تا سەرهەڵدانی خەباتی کرێکاران دژ بە خاوەنکارەکان و کاتێکیش بەرهەمهێنان لە پێوەرێکی گەورەدا ئەبێت خەباتی پێداویستیانە لە شێوازی مانگرتنەکاندا دەرەکەون. با ئەمە ڕوون بکەینەوە. سەرمایه‌داری ناوی پێدراوی ئەو سیستمە کۆمەڵایەتیەیە کە زەوی کارگاکان کەلوپەلەکانی بەرهەمهێنان و زۆر شتی تر سەر بە ژمارەیەکی کەمی خاوەن زەویەکان و سەرمایه‌دارانە. لە کاتێکدا کە ژمارەیەکی لێشاوی خەڵک خاوەنی هیچ سامانێک نین یان سامانێکی یەکجار کەم و ناچار خۆیان وەک کرێکارکاری کرێگرتە بکەن. خاوەن زەوی و خاوەن کارگاکان کرێکاران بەکرێ ئەگرن. ئەم بەرهەم یان ئەو بەرهەمیان پێدروست ئەکەن کە لە بازاڕدا ئەیفرۆشن. لەوە زیاتر خاوەن کارگاکان تەنیا کرەیەک بە کرێکاران ئەدەن کە بەشی کەمی گوزەرانی خۆیان و خێزانەکانیان بکات. لە کاتێکدا هەر شتێک بەرهەمی ئەهێنن لەسەر و ئەم بڕەوە وەک قازانجکردن ئەچێتە گیرفانی خاوەن کارگاکانەوە. بەم جۆرە لە ئابووری سەرمایه‌داریدا لێشاوی بەرینی خەڵک ئەو کرێکارانان کە لەلایەن خەڵکانی ترەوە بەکرێ ئەگیرن. بۆ خۆیان کار ناکەن بەڵکو لە بەرامبەر کرەیەکدا بۆ خاوەنکارەکان کارەکەن. ئیتر جێگای تێگەشتنە کە خاوەنکارەکان هەمیشە هەوڵی کەمکردنەوەی کرێ ئەدەن تا ئەو بڕەکرێی بە کرێکاری ئەدەن کەمتر بێتەوە قازانجیان زیاتر بێت. کرێکاران هەوڵ ئەدەن کە بەرزترین ئاستی کرێ بەدەست بخەن لە پێناو دەستەبەرکردنی خواردن بە ئەندازەی پێویست بۆ خێزانەکانیان لە پێناو ژیانکردن لە خانووی گونجاو و پۆشینی جلوبەرگ وەک خەڵکانی تر نەک وەک سوالکەرەکان. هەر بۆیە کێبڕکەیەکی بەردەوام لە نێوان خاوەنکارەکان و کرێکاران هەیە دەربارەی کرێ.
خاوەنکار ئازادە لەوەی کە هەر کرێکارێک کە بە گونجاوی ئەزانێت کاری پێ بدات هەر بۆیە بە دوای هەرزانترینیاندا ئەگەڕێت. کرێکار ئازادە لەوەی کە خۆی بەو خاوەنکارە بەکرێ بدات کە هەڵبژاردەی خۆیەتی. هەر بۆیە بە دوای ئەو خاوەنکارەی کە باشترین و زۆرترین کرێی پێبەخشێت ئەگەڕێت. ئەگەر کرێکار لە شارۆچکەکە کار بکات، ئەگەر خۆی بە خاوەن زەوی جوتیارێکی دەوڵەمەند پەیمانکار یان خاوەن کارگەیەک بەکرێ بدات، هەمیشە لەگەڵ خاوەنکارەکەیدا لە گفتوگو تاوتوێکردندایە. لەسەر کرێی کارەکەی شەڕی لەگەڵدا ئاکات. بەڵام ئایا دەبێت کرێکارێک بە تەنها خەبات بکات؟ ژمارەی خەڵکانی کرێکار ڕوو لە زیاد بوونن، جوتیاران بە شکەستێن و لە لادێکانەوە ڕوو لە شارە گەورەکان و کارگاکان ئەکەن. خاوەن زەویەکان و خاوەن کارگاکان دەستیان کردووە بە خستنە ڕووی چەندها ئامێر کە کاری کرێکاران ئەچن. لە شارە گەورەکان ژمارەی کرێکارانی بێکار ڕوو لە زیادبوون ئەکەن. لە لادێکاندا ژمارەیەکی زۆر و زۆرتر لە خەڵکانی سوالکەر هەن. ئەوانەی کە برسین و کرێکار ڕووەوە کەم و کەمتر پاڵ پێوانێن. زۆر ئەستەم ئەبێت بۆ کرێکار کە خۆی بە تەنها دژ بە خاوەنکار خەبات بکات. ئەگەر کرێکار خواستی کرێی باشتر بکات یان دژ بە کەمکردنەوەی کرێی ناڕازی بێت، خاوەنکار داوای چوونەدەر لە کارگاکەی لێکات. لە دەواازەی کارگاکاندا ژمارەیەکی زۆر لە خەڵکانی برسی هەن کە دڵخۆش ئەبن بە کارکردن بە کرێیەکی کەمتر. کاتێک کە خەڵک بەو ئەندازەیە بەشکەستێت، هەمیشە ژمارەیەکی زۆر لە کرێکارانی بێکار لە شار و لادێکاندا ئەبن. کاتێک خاوەن کارگاکان سامانێکی مەزن کۆکەنەوە و خاوەندارە بچووکەکان لەلایەن ملیۆنێڕەکانەوە وەلا ئەندرێن، کرێکاری تەنها بە تەواوی بێتوانە ئەبێت لە ڕوبەڕووبوونەوەی سەرمایه‌داریدا. لەو کاتانەدا ئەبێت بۆ سەرمایه‌دار کە کرێکارەکە بە تەواوی بهاڕێت و ڕووە مەرگ لە کاری بەکرێدا پاڵ پێوە بنێت و بە دڵنیاییشەوە هەر خۆینا بەڵکو ژن و منداڵەکانیشی لەگەڵیدا. ئەگەر بنمونە ئەو کار و پیشانە لە بەرچاو بگرین کە هێشتا کرێکار تێیدا لە پارێزگاریکردنی یاسایی بەهرەمەند نییە و هێشتا توانای بەرپەرشدانەوەی سەرمایه‌دارانی نییە، چاومان بە کاری ڕۆژانەی درێژخایەن ئەکەوێت. هێندێک جار تا ڕادەی 17 تا 19 کاتژمێر چاومان بە منداڵانی 5 تا 6 ساڵان ئەکەوێت کە لە ژێر سەختی کاردا ئەپڕووکێن. چاومان بە نەوەیەک لە کرێکارانی هەمیشە برسی ئەکەوێت کە وردە وردە لە برسانە ئەمرن. بۆ نمونە ئەو کرێکارانەی کە لە ماڵەکانی خۆیاندا بۆ سەرمایه‌داران ڕەنج ئەدەن، هاوشانی ئەمە هەر کرێکارێک ئەتوانێت خەروارێک لە نمونەی تر لە یادەوەریەکانیاندا بیهێننەوە. تەنانەت لە سەردەمی کۆیلایەتی و دەرەبگایەتیشدا هیچ چەوسانەوەیەکی خەڵک بەڕاددەی ژێر سایەی سەرمایه‌داری سەخت و دژوار نەبووە، کاتێک کە کرێکاران توانای بەرهەڵسکاریان نییە یان ناتوانن لە پارێزگاریکردنی ئەو یاسایانەش بەهرەمەند بن کە کردەوە سەرڕۆیەکانی خاوەنکارەکان سنووردار ئەکات. بەم شێوەیە لە پێناو خۆلادان لە داشکان و کەمکردنەوەیان بۆ ئەم ئاستە لە بارودۆخی سەخت و دژوار، کرێکاران هەڵەستن بە خەباتێکی ناومێدانە. کاتێک ئەبینن کە هەر یەکیان بەجودا واتە بە تەنها بە تەواوی بێهێزن و چەوسانەوەی سرمایە هەڕەشەی هاڕینیان ئەکات، ئەو کاتانە کرێکاران پێکەوە دژ بە خاوەنکارەکانیان ڕائەپەڕن. مانگرتنی کرێکاران دەست پێەکەن. لە سەرەتادا کرێکاران بە زووی لە دەرکردن بەوەی کە لە پێناوی چیدا هەوڵ ئەدەن شکست ئەهێنن. کەم و کووری ئاگاهیان لە کردەوەکانیاندا هەیە. زۆر بە سادەیی دەست ئەکەن بە شکاندن و ورد و خاشکردنی ئامێرەکان و کارگاکان تێگەشکێنن. ئەوان تەنها ئەیانەوێت کە تووڕەیی خۆیان نمایشی خاوەن کارگاکان بکەن. ئەوان هەوڵی هێزی هاوبەشی خۆیان ئەدەن لە پێناو دەربازبوون لەو بارودۆخە دژوارە. هێشتاش بێ تێگەیشتن لەوەی بۆچی جێوڕێیان بەو شێوەیە بێئومێدیە و ئەشبێت لە پێناوی چیدا تێبکۆشن. لە هەموو وڵاتەکاندا تووڕەیی کرێکاران لە سەرەتادا شێوازێکی سەرهەڵدانی دابڕاوانە بەخۆیەوە ئەبینێت. پۆلیس و خاوەنکارەکان لە رووسیا بە هەڵگەڕاوەکان ناوزەدیان ئەکەن. لە زۆربەی وڵاتەکاندا ئەم سەرهەڵدانە دابڕاوانە لەلایەکەوە تا ڕادەیەک بوونەتە سەرهەڵدانی مانگرتنی ئاشتیانە و سەرهەڵدانی خەباتێکی بەربڵاوی چینی کرێکار لە پێناو ڕزگاربوونیدا لەلایەکی ترەوە. گرنگی مانگرتنەکان یان
وێستاندنەکان لە خەباتی چینی کرێکاردا چین. بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە پێویستی تێڕمانێکی تاوامان لەسەر مانگرتنەکان هەبێت. هەروەک پێشتر بینیمان کرێی کرێکار دیاریکراوە بە گرێبەستێک لە نێوان خاوەنکار و کرێکار. و ئەگەر لەژێر ئەم بارودۆخەی کە ئاماژەمان پێدا کرێکاری تەنها بە تەواوی بێهێزە، ئەوە ڕوون و ئاشکرایە کە کرێکاران ئەبێت یەکگرتووانە بۆ داخوازیەکانی خۆیان تێبکۆشن، ناچارن بە ڕێخستنی مانگرتنەکان لە پێناو ڕێگرتن لە خاوەنکار بۆ کەمکردنەوەی کرێ یان بۆ بەدەستهێنانی کرێی زیاتر. ئەوە ڕاستیەکە لە هەر وڵاتێکی سرمایه‌داریدا مانگرتنی کرێکاران بەڕێوە ئەچێت. لە هەر جێیەک لە هەموو وڵاتانی ئوروپا و ئەمریکا کرێکاران حەز بە بەهێزی و بێتوانایی خۆیان ئەکەن ئەگەر پەرتەوازە بن یعنی یەکگرتوو نەبن، ئەوان تەنها لە کاتی یەکگرتوویاندا بە مانگرتن یان بە هەڕەشەی مانگرتن ئەتوانن بەرهەڵستی بنوێنن. لەگەڵ چوونە پێشەوەی سرمایه‌داریدا ژمارەیەکی زۆرتر لە کارگاکان بە خێرایی ئەکرێنەوە و ژمارەیەکی زۆری سرمایه‌دارە بچووکەکان لەلایەن گەورەکانەوە کەنار ئەخرێن. گرنگی و پێداگری لەسەر پێداویستی کرێکاران بە پیشاندانی بەرهەسکاری یەکگرتووانە زیاتر ئەبێت، لەبەر ئەوەی بێکاری ڕوو لە زیادبوون ئەکات. تونند و تیژی کێبەڕکەی نێوان سرمایه‌دارەکان لەسەر بەرهەمهێنانی کەلوپەلەکان بە هەرزانترین نرخ، ئەمەش گەر بە پێدانی کرێی کەم بە کرێکاران نەبێت پێک نایەت و بە هەڵبەز و دابەزی پیشەسازی و قەیرانەکان زیاتر زەق بنەوە. کاتێک کە پیشەسازی ڕوو لە گەشەکردن ئەکات، خاوەن کارگاکان قازانجێکی زۆرتر ئەکەن، بەڵام بیر لە هاوبەشیکردنی سەرمایەکانیان لەگەڵ کرێکاران ناکەنەوە. بەڵام هەر کات قەیرانێک سەرهەڵدات، خاوەن کارگاکان هەوڵی پاڵنانی زیانەکانیان ڕوە و کرێکاران ئەدەن. پێویستی مانگرتن لە کۆمەڵگای سەرمایه‌داریدا لە وڵاتانی ئوروپا بە فەرمی ناسراوە تا ئەو ئەندازەی کە یاساکانی ئەو وڵاتانە ڕێخستنی مانگرتنی قەدەغە ناکات. تەنها لە رووسیا یاسا بربەریەکانی دژە مانگرتن هێشتا بە زۆرم لێ ماونەتەوە. لە دەرفەتێکی تردا باسی ئەم یاسایانە و جێبەجێکردنەکانیان ئەەکەین. لەگەڵ ئەوەشدا کە مانگرتنەکان لە سروشتی کۆمەڵگای سەرمایه‌داریدا سەرهەڵ ئەدەن، ئاماژە پێدەری دەستپێکردنی خەباتی چینی کرێکارە دژ بەم سیستمەی کۆمەڵگا. کاتێک کە سەرمایه‌دارە دەوڵەمەندەکان لەگەڵ کرێکارانێکی جودا و بێسامان ڕوبەڕوو ئەبنەوە، ئاماژە بەو پەڕی کۆیلایەتی کرێکاران ئەدەن. بەڵام کرێکارە بێسامانەکان کە یەک ئەگرن بارودۆخەکە ئاڵوگۆڕی بەسەردادێت. هیچ سامانێک نییە کە بە قازانجی سەرمایه‌داران بێت گەر کرێکارانێک نەدۆزنەوە ئامادە بن هێزی کاریان بخەنە خزمەت بە گەڕخستنی ئامێر و کەلوپەلەکانی بەرهەمهێنان و بەرهەمهێنانی سامانی تازەوە. تا ئەو کاتانەی کە کرێکاران لەسەر بنەمای تاک مەعاملە لەگەڵ سەرمایه‌داران بکەن، بە مانای هێشتنەوەیان لە کۆیلایەتی ڕاستەقینە کە ئەبێت بەردەوام لە پێناو پاروەنانێکدا بۆ قازانجی کەسانی ترکار بکەن و ئەبێت لە بارودۆخی ژێر بارهێنراو وەک خزمەتکارێکی بەکرێگیراوی تاسەر بمێنەوە. بەڵام کاتێک کرێکاران داخوازیەکانیان یەکگرتووانەدا ئەڕێژن و مل بە کیسەی پارەکان نادەن، ئیتر لەوێدا کۆتایی بە کۆیلەبوونیان ئەهێنن، ئەبنەوە بە مرۆڤ دەست ئەکەن بەو داخوازیەی کە کارەکانیان چیتر نەخەنە خزمەت دەوڵەمەندکردنی مشتێک لە کەسانی بێکارەوە. لەگەڵ تواناییاندا بەو کەسانش کە کار ئەکان بۆ ژیانکردنیان وەک مرۆڤ. کاتێک کۆیلەکان دەست ئەکەن بە خستنەڕووی داخوازی بوون بە خاوەنشکوێ واتە ماستەر و کار و ژیانکردن نەک بەو شێوەی کە سەرمایه‌داران و خاوەن مڵکەکان ئەیانەوێت، بەڵکو بەو شێوەی کە خەڵکانی کرێکاران خۆیان داخوازیانە. بەم جۆرە مانگرتنەکان ترس لە نێو سەرمایه‌داراندا ئەخەنەوە لەبەر ئەوەی ئەبنە هۆکاری لاوازکردنی زاڵبوون و دەستڕۆشتووییان. گۆڕانکاریەکی چینی کرێکاری ئەڵمانیا ئەڵێت هەموو ڕەوەڕەوەکانی ڕائوەستن کە گەر بازوەکان بیانەوێت. بەڵێ لە ڕاستیشدا هەروایە کارگاکان، زەویەکانی خاوەن مڵکەکان، ئامێرەکان و هێڵەکانی ئاسن و هێتت هەمویان پێکەوە ڕەوڕەوی ئامێرە گەورەکان، ئەو ئامێرەی کە بەرهەمی جۆرا و جۆر بەرهەم دێنێت بە چەند قۆناغی جێبەجێکردن داواتە پرۆسا ئەیانبات و بە دوایین جێگای خۆشیانی ئەگەێنێت. تەواوی ئەم ئامێرە لەلایەن کرێکارەوە بەگەڕ ئەخرێت و ئەخرێتە جوڵە، زەویەکە ئەچێڵێت و کانزاکان دەرئەهێنێت و کەلوپەل و پەیداویستیەکان لە کارگاکاندا بەرهەم دێنێت
خانوەکان ساز ئەکات شوێن کار و هێڵەکانی ئاسنین بەگڕ ئەخات. کاتێک کە کرێکاران کار ڕەت ئەکەنەوە هەموو ئامێرەکە لە کار ئەکەوێت. هەر مانگرتنێک ئەوە بیری سەرماداران ئەخاتەوە کە نەک خۆیان بەڵکو ئەوە کرێکارانن کە خاوەن شکۆی ڕاستەقینن، ئەو کرێکارانەی کە بە دەنگی بەرز و بەرزتر بانگەوازی مافەکانیان ئەکەن. هەر مانگرتنێک ئەوە بیر کرێکاران دێنێتەوە کە جێوڕێیان لە کۆمەلگادا ناومێدانە نییە، ئەوان تەنها نین. بڕوانە ئەو کارگەریە یەکجار مەزنانەی مانگرتنەکان کە بۆ سەر هەردوو کەسانی مانگرتو و ئەو کارگەرانەی نزیک و دەوروبەر هەیەە یان کارگاکانی هەمان کەرتی پیشەسازی. لە کاتە ئاسایی و ئارامەکاندا کرێکار کارەکانی خۆی بێژاوەژا و ڕاپەڕێنێت، ناڕزایەتی لە بەرامبەر خاوەنکاردانیە و توێژی بارودۆخی خۆی لەگەڵدا ناکات. لە کاتی مانگرتنەکاندا بە دەنگی بەرز داخوازیەکەی خۆی ڕاگەێنێت، هەموو خراپی و پێشێلکاریەکان بە بیری خاوەنکار دێنێتەوە و داوای مافەکانی ئەکات. هەر تەنها بیر لە خۆی و کرێی کارەکەی ناکاتەوە، بیر لە هەموو هاوڕێکانی سەرکار ئەکاتەوە کە لەگەڵیدا و پێکەوە ئامێرەکانیان ڕاگرتووە و پارێزگاری لە پرسی کرێکاران ئەکەن و لە هیچ نەهامەتیەک ترسیان نییە. هەر مانگرتنێک بە مانای ژمارەیەک نەهامەتی بۆ خەڵکانی کرێکار، نەهامەتی ترسناک کە تەنها ئەکرێت بە نەهامەتیەکانی کاتی جەنگ، برسێتی خێزیانەکان لە دەستانی کرێ، تەنانەت دەستگیرکردن، دوورخستنەوە لەو شارەی کە شوێنی ژیان و کارکردنیەتی بەراورد بکرێت. سەرباری هەموو ئەو ئازار چەشنانە کرێکاران بێڕێزی ئەنوێنن بەرامبەر هەموو ئەو کرێکارانەی کە هاوکارەکانیان جێهێڵن و لەگەڵ خاوەنکارەکان ڕێک ئەکەون. سەرباری هەموو ئەم ئازار چەشنانە کە مانگرتنەکان بە دوای خۆیاندا ئەیهێنن، کرێکارانی تر لە کارگاکانی نزیک و دەوروبەر هاندان و ئازایەتی نوێ بەدەست ئەخەن کاتێک ئەبینن هاوڕێکانیان بەشداریان لە خەباتێکدا کردووە. ئەنجلس مامۆستای گەورەی سۆسیالیسم دەربارەی مانگرتنەکانی کرێکارانی ئینگلترا ئاوا ئەدوێت. هەموو ئەو خەڵکانەی بۆ ناچارکردنی تاکە بورژواییەک بەرگەی هەموو ئەو نەهامەتیانە ئەگرن، توانای تێکشکاندنی سەرجەم بورژوازیشیان هەیە. زۆربەی کات تەنها دەستپێکردنی مانگرتنێک بەسە بۆ دەستپێکردنی ڕاستەوخۆی ژمارەیەک مانگرتنی تر لە کارگاکانی تر. مانگرتنەکان چ کاریگەریەکی مەزنی مۆڕەڵانەیان هەیە، چ کاریگەریەک لەسەر کرێکاران دانێن کاتێک ئەبینن کە هاوڕێکانیان چیتر بە کۆیلەتی ڕازی نین، وەگەر بۆ ساتێکیش بووە لەو کاتانەدا هاوشانی دەوڵەمەندەکان یەکسان بوو. هەموو مانگرتنێک سەرسەختانە بیری سۆسیالیزم لە بیرکردنەوەی کرێکاردا ئەچێنێت، بیری خەباتی سەرجەم چینی کرێکار بۆ ڕزگاربوون لە چەوسانەوەی سرمایە. زۆربەی کاتەکان وا بووە پێش هەڵگیرسانی مانگرتنە گەورەکان کرێکارانی کارگەیەک یان کەرتێکی تایبەتی پیشەسازی یان تەنانەت شارۆچکەیەکی دیاریکراویش زۆر بەدەگمەن بیرۆکەی پێشینەیان دەربارەی سۆسیالیزم زانی بێت. بەڵام پاش مانگرتنەکان لە نێوانیاندا بازنەکانی لێکۆڵینەوە و دامەزراوەکان زۆر بەربڵاوتر بوون و ژمارەیەکی زیاتر و زیاتر لە کرێکاران بوون بە سۆسیالیست. مانگرتنەکان کرێکاران فێر ئەکەن بۆ تێگەیشتن لەوەی هێزی خاوەنکارەکان و هێزی کرێکاران چیان لە خۆگرتووە. فێریان ئەکات کە تەنها بیر لە خاوەنکاران خۆیان و هاوکارەکانیان لەسەر هەمان کار نەکەنەوە، بەڵکو لە سەرجەم خاوەنکارەکان سەرجەم چینی سەرمایه‌داری و سەرجەم چینی کرێکار. کاتێک خاوەنکارگەیەک کە بڕی ملیۆنەهای لە دەرەنجامی ڕەنج و زەحمەتی چەندهانەوەی کرێکار کۆکردوێتەوە ڕازی نابێت کرێی کرێکار زیاد بکات یان تا ئەو پەڕی نزمی هەوڵی کەمکردنەوەی کرێی کار ئەدات، ئەگەر کرێکاران بەرپەرشدانەوەیەک بنوێنن ئاوا هەزاران خێزانی برسی ڕەوانەی شەقامەکان ئەکات. زۆر بە تەواوی بۆ کرێکاران ڕوون ئەبێتەوە کە سەرجەم چینی سەرمایه‌داری دژمنی سەرجەم چینی کرێکارن و کرێکاران تەنها ئەتوانن پشت بە خۆیان و چالاکی یەگرتووی خۆیان ببەستن. زۆربەی کات ئەوە ڕوو ئەدات کە خاوەنکار ئەو پەڕی هەوڵی خۆی ئەدات بۆ فریودانی کرێکاران، خۆ بە چاکە دەرخەر و شارنەوەی چەوسانەوەی کرێکاران بە چەند بەرتیلی بێنرخ و چەند بەڵێنی درۆینە. مانگرتن هەمیشە ئەم ساختەکردە لە یەک لێداندا تێک ئەشکێنێت کە چاکەکەر شتێک نییە جگە لە گورگێک لە بەرگی مەڕدا. لەوەش زیاتر مانگرتن چاوی کرێکار نەک تەنها بەڕووی سروشتی سرمایه‌داران بەڵکو بە سروشتی حکوومەت و یاساکانیشدا ئەکاتەوە. بە هەمان ئەو شێوەیە کە خاوەنکارەکان لەبەر چاوی کرێکاران خۆیان بە چاکەکار نمایشەکەن، پلە بەدەستەکانی حکوومەت و
شوێن کەوتووەکانیان هەوڵی دڵنیاییکردنەوەی کرێکاران لەوەی قەیسەر و حکوومەتی قەیسەر بە یەکسانی سوورن لە بایەخدان بە کرێکاران و خاوەن کارگاکان بەو شێوەی کە پێوانەی دادپەروەری ئەیخوازێت. کرێکار یاساکان نازانێت و هیچ پەیوەندیشوی بە کار بەدەستە حکوومیەکانەوە نییە. بە تایبەت ئەوانەی کە لە پۆستی باڵادان لە دەرەنجامی ئەمەدا زۆربەی کات باوەڕ بەمانەکەن. کاتێک کەمانگرتن سەر ئەڵەدات داواکاری گشتی، چاودێری کارگا، پۆلیس و سەرباز لە کارگەدا دەرەکەون. کرێکاران فێر ئەبن کە یاسایان پێشێل کردووە. یاسا ڕێگا بە خاوەنکاران ئەدات کە کۆ ببنەوە و بە کراوەی ڕێگاکانی کەمکردنەوەی کرێی کرێکار و توێش بکەن. بەڵام کرێکاران کاتێک بە ڕێکەوتنێکی یەکگرتوانە ئەگەن وەک تاوانبار نیشان ئەدرێن. کرێکاران لە ماڵەکانی خۆیان وەدەرئەندرێن. پۆلیس ئەو دوکانانەش داخەن کە پێئەچێت کرێکاران خواردنیان بە قەرز لێوەرگرن. هەوڵدان هەیە بۆ هاندانی سەربازەکان دژ بە کرێکاران تەنانەت لەو کاتانەش کە کرێکاران بە شێوەیەکی هێمن و ئارامانە مامەلاکەن. سەربازەکان ئازاد کراون لە تەقەکردنی کرێکاران و کاتێک کرێکارانێکی بێچەک لە کاتی ڕاکردنیان لە پشتەوە کوژن قەیسەر خۆی سوپاسگوزاری سوپا ئەکات. بەم ڕێگەیە قەیسەر سوپاسگوزاری ئەو سەربازانەی کرد کە چەند کرێکاری مانگرتویان لە یارۆزافێل لە ساڵی 1995 داکوشتووە. بۆ هەر کرێکارێک ڕوون ئەبێتەوە کە حکوومەتی قەیسەر سەرسەختترین دژمناکانیەتی چونکە پارێزگاری لە سەرمایه‌داران و کۆت و بەندکردنی دەست و پێی کرێکارانەکات. کرێکاران لەوە تێ ئەگەن کە یاساکان تەنها لە بەرژەوەندی دەوڵەمەندەکاندا داڕژراون. کاربەدەستانی حکوومەت ئەو بەرژەوەندیانە ئەپارێزن. خەڵکانی کرێکار بە بارمتە گیراون و ڕێگە بە دەربڕینی پێداویستیەکانیان نادرێت. پێویستە کە چینی کرێکار لە پێناو خۆیدا مافی مانگرتن بەدەست بێنێت. مافی بڵاوکردنەوەی ڕۆژنامەی خۆیان هەبێت. مافی بەشداریکردنیان لە ئەنجمەنی نیشتمانی کە یاساکان دای ئەڕێژن و چاودێری جێبەجێکردنیان ئەکەن. حکوومەت زۆر باش ئەزانێت کە مانگرتنەکان چاوی کرێکاران ئەکەنەوە و لەبەر ئەم هۆکارەیە کە ترسیان لە مانگرتن نیشتووە و هەموو شتێک ئەکەن لە پێناو ڕاگررتنیدا بە خێراترین شێوە. یەکێک لە وەزیرە ناوخۆیەکانی ئاڵمان کە بە چەوسانەوەی سوسیالیستەکان و کرێکارانی هوشیاری چینەکە ناوزراوە نەک لەبەر هیچ هۆکارێک لە بەردەمی نوێنرایەتی خەڵک ڕایگەیاند لە پشت هەر مانگرتنێکی کرێکاریەوە هایدرا واتە مۆتەکەی شۆڕش هەیە. هەر مانگرتنێک ئەو تێگشتنەی کرێکاران بەرەو پێش و بەهێز ئەکات کە حکوومەت دژمنیانە و پێویستە لەسەر چینی کرێکار خۆی ئامادە بکات بۆ خەباتی دژی حکوومەت لە پێناو دەستەبەرکردنی مافەکانی خەڵکدا. هەر بۆیە مانگرتنەکان کرێکاران فێر ئەکەن کە یەک بگرن. پیشانیان ئەدات کە ئەتوانن دژ بە سەرمایه‌داران خەبات بکەن لەو کاتانەی کە یەکگرتوون. فێریان ئەکات بۆ تێڕامان و بیرکردنەوە لە خەباتی سەرجەم چینی کرێکار دژ بە سەرجەم خاوەن کارگاکان و دژ بە کردەوەی سەرڕۆیانەی پۆلیسی حکوومەت. ئەمە ئەو هۆکارەیە کە سوسیالیستەکان بە مانگرتنەکان ئەڵێن خوێندنگای جەنگ، ئەو خوێندنگایی کە کرێکاران تیاندا فێری جەنگ ئەبن دژ بە دژمنەکانیان لە پێناو ڕزگاریکردنی سەرجەم خەڵک و کرێکاران لە چەوسانەوەی کاربەدەستانی حکوومەتی و چەوسانەوەی سەرمایە. هەرچەندەکە خوێندنگای جەنگ لە خۆیدا جەنگ نییە. کاتێک کە مانگرتنەکان لە نێو کرێکاراندا سەرهەڵ ئەدەن و تەشەنە ئەکەن، هێندێک لە کرێکاران و لە نێوانیشیاندا هێندێک لە سوسیالیستەکان باوەڕ بۆ دێنن چینی کرێکار خۆی تەنها سنوودار بکاتەوە بە مانگرتنەکان یان سندوقەکانی کۆمەک و دامەزراوەکانی مانگرتن کە تەنها لە ڕێگەی مانگرتنەکانەوەیە چینی کرێکار ئەتوانێت بە ئاستێک لە باشبوونی بارودۆخی بگات یان تەنانەت ڕزگاربوونیشی. کاتێک ئەبینن چه هێزێک لە یەکگرتووی چینی کرێکاردا هەیە، تەنانەت لە مانگرتنی بچووکیشدا هێندێک وا بیر ئەکەنەوە کە چینی کرێکار ئەبێت تەنها مانگرتنی گشتی لە سەرتاسەری وڵاتدا بۆ کرێکاران ڕێکبخەن لە پێناو بەدەستهێنانی ئەو خواستانەی لە سەرمایه‌داران و حکوومەتەکان ئەیان هەوێت. ئەم بیرۆکەیە هەروەها لەلایەن کرێکارانی وڵاتانی ترەوە خرایڕوو. ئەو کاتانەی بزوتنەوەی چینی کرێکار لە قۆناغە سەرەتایەکانی خۆی و کرێکارانیش هێشتا کەم تەجروبە بوون. ئەمە بیرۆکەیەکی هەڵەیە. مانگرتنەکان تەنها یەکێک لە ڕێگاکانی خەباتی چینی کرێکارن لە پێناو ڕزگار بوون. بەڵام تەنها ڕێگە نین و ئەگەر کرێکاران ئاگایی خۆیان ڕووە و ئامرازەکانی تری خەبات وەرنەچەرخێنن،
ئاوا گەشە و سەرکەوتنی چینی کرێکار هێواش ئەکەنەوە. ئەوە ڕاستە کە ئابوونە واتە ئیمکاناتی مادی پێویستە بۆ پارێزگاریکردن لە کرێکاران لە کاتی مانگرتنەکاندا. ئەگەر مانگرتنەکان سەرکەوتوو بن، ئەم جۆرە لە ئابوونەی کرێکاران بە زۆری هاوکاری مادی لە کرێکارانی کەرتە جیاوازەکانی پیشەسازی، بازرگانی و شوێنکارەکان لە زۆربەی وڵاتاندا پارێزراوە. بەڵام لێرە لە رووسیا ئەمە بە تایبەت سەختە، لەبەر ئەوەی پۆلیس شوێن پێیان ئەکەوێت دەست بە سەرپارەکاندا ئەگرن و کرێکارانیش دەستگیرەکەن. کرێکاران بە دڵنیاییەوە بەتوانان لە خۆشاردنەوەیان لە پۆلیس سروشتیانەیە ئەم جۆرە لە ڕێخستنی هاوکاریە مادیەکان. بۆ نمونە سندوقەکانی هاوکاری وەرگێڕ بەهای خۆیان هەیە و نامانەوێت ئامۆژگاری کرێکاران دژ بە پێکهێنانیان بکەین. بەڵام نابێت وای دابنین کە ئەم هاوکاریە مادیانەی کرێکاران لە کاتێکدا کە لەباری یاساییەوە قەدەغەیە ژمارەیەکی زۆر لە بەشدار بووان بە دوای خۆیاندا ڕابکێشن. و تا ئەو کاتانەی کە ئەندام بوون لەم سندوقانەدا سنووردارە و هاوکاریەکان سوودی گەورەی خۆیان نابەخشن. سەرباری ئەمە تەنانەت لە وڵاتانەی کە یەکێتیە کرێکاریەکان بەکراوەی هەن و ئیمکاناتی مادی گەورەیان بەردەستا، هێشتا چینی کرێکار ناتوانێت خۆی لە چوارچێوەی مانگرتەکاندا وەک تاکە ئامرازی خەباتکردن سنووردار بکاتەوە. هەموو ئەوەی پێویستە بوونی ڕێگریەکە لە کاروباری پیشەسازیدا، قەیرانێک بە هەمان ئەو شێوەی کە لە رووسیای ئەمڕۆدا ئەگوزارێت و خاوەن کارگاکان خۆیان دەست ئەنقەستانە ئەبنە هۆکاری مانگرتنەکان، لەبەر ئەوەی لە قازان گیانە بۆ کورتماوە کارت ڕابگرن و بەم شێوە هاوکاریە مادیەکان بکڕێنەوە. هەر بۆیە کرێکاران لەژێر هەر بار و دۆخێکدا بێت ناتوانن خۆیان بە چالاکی مانگرتن و دامەزراوەکانی مانگرتن سنووردار بکەنەوە. دووهەم، مانگرتنەکان کاتێک سەرکەوتوو ئەبن کە کرێکاران بە ئەندازەی پێویست لەباری چینایەتیەوە هوشیار بن، کە بەتوانا بن لە دیاریکردنی ساتی مانگرتن کە پەیوەندیان لەگەڵ سوسیالیستیەکان هەبێت و بەتوانا بن لە بەدەست بە دەست پێشخستنی بڵاوکراوە و نامیلکەکان لە نێو خۆیاندا. بەڵام هێشتا ژمارەیەکی کەم لەم کرێکارانە لە رووسیەدا هەن و ئەبێت هەموو هەوڵێک بخرێتە گەڕ بۆ زیادکردنیان لە پێناو ناساندنی پرسی چینی کرێکار بە سەرجەم کرێکاران و فێرکردن و ناساندنیان بە سوسیالیزم و خەباتی چینی کرێکار. ئەمە ئەو ئەرکەیە کە پێویستە سوسیالیستەکان و کرێکارانی بە ئاگا هاتووی چینەکە پێکەوە لە ڕێخستنی پارتی سوسیالیستی چینی کرێکاردا لەم پێناوەدا بیگرنە بەر. سێهەم، مانگرتنەکان هەر وەک بینیمان ئەوە پیشانی کرێکاران ئەدەن کە حکوومەت دژمنیانە و ئەبێت خەبات دژ بە حکوومەت ڕاپەڕێنن. لە ڕاستیدا ئەوە مانگرتنەکانن کە وردە وردە چینی کرێکاری سەرجەم وڵاتانیان فێری خەبات دژ بە حکوومەتەکان کردووە لە پێناو مافەکانی کرێکاران و مافەکانی سەرجەم خەڵک بەگشتی. هەروە گوتمان تەنها پارتی کرێکارانی سوسیالیستە لە توانایاندایە ئەم خەباتە لە ئەستۆ بگرێت لە ڕێگەی بڵاوکردنەوەی تێگەشتێکی ڕاستەقینە دەربارەی حکوومەت و پرسی چینی کرێکار لە نێو کرێکاراندا. لا دەرفەتێکی تردا بە تایبەت باسی مانگرتنەکانی رووسیاکەین کە چۆن بەڕێوە ئەچێت و کرێکارانی سوسیالیست چۆن ئەبێت سوودی لێوەربگرن. لێرەدا پێویستە جەخت بکەینەوە، هەر وەک لەسەرەوەش باسمان کرد، مانگرتنەکان تەنها خوێندگەی جەنگن نەک جەنگەکە خۆی. مانگرتنەکان تەنها ئامرازێکی خەباتکردنن، تەنها لایەنێکی بزوتنەوەی کرێکارین. لە مانگرتنە جوداکاندا کرێکاران ئەتوانن و پێویستە واوەتر بچن، هەروەک ئەوەی بە دروستی لە هەموو وڵاتاندا پەیڕەوی ئەکەن بۆ خەباتی سەرجەم چینی کرێکار لە پێناو ڕزگارکردنی هەموو ئەوانەی کار ئەکەن. کاتێک کە کرێکارانی بە ئاگا هاتووی چینەکە ئەبنە سوسیالیست بە واتایەکی تر، کاتێک لە پێناوی ئەم ڕزگاریەدا خەبات و کوشش ئەکەن، کاتێک لەسەر تاسەری وڵات یەک ئەگرن لە پێناو بڵاوکردنەوەی سوسیالیزم لە نێو کرێکاران، لە پێناو فێرکردنی کرێکاران بە هەموو ئامرازەکانی خەبات دژ بە دژمنەکانیان، کاتێک کە پارتی کرێکارانی سوسیالیست دامەزرێنن کە خەبات ئەکات لە پێناو ڕزگاری کۆی خەڵک لە چەوسانەوەی حکوومەت و ڕزگارکردنی کرێکاران لە کۆتوپەندی سەرمایە، تەنها ئەو کاتانە چینی کرێکار ئەبێتە بەشێکی لێک پێک هەڵکراوی بزوتنەوەیەکی مەزنی کرێکارانی وڵاتانی تر کە سەرجەم کرێکارانی یەکگرتو ئەکات و پەرچەمی سووری نەخشێنراو بە وشەکانی کرێکارانی جیهان یەکگرن بەڕێز ڕاگرێت.
لە جێگایەکی تردا بە دوور و درێژی باس لەو قەیرانانەی کە لە کەرتی پیشەسازیدان و گرنگیان بۆ کرێکاران ئەکەین. لێرەدا تەنها سەرنجی ئەوە دەین کە کاروباری پیشەسازی لە رووسیا لەم ساڵانەی دواییدا بە باشی چرخاوە. پیشەسازی گەشەی کردووە و ئێستا کۆتایی 1999 چەند ئاماژەیەکی ڕوون هەن کە ئەم گەشەکردنە کۆتاییەکەی با قەیرانێک دێت. ئەستەمی لە فرۆشی کەلوپەلەکاندا هەیە، مایە پوچی خاوەن کارگاکان، تێکشکانی خاوەن مڵکە بچووکەکان، چەند پاشهاتی مەترسیدار لەسەر کار هەیە، واتە بێکاری کەمکردنەوەی کرێ و هێتت. لەنین لە کاتی دوورخستنەوەیدا لە منفا ئەم بابەتەی دەربارەی مانگرتنەکان بۆ ڕۆژنامای کرێکاران نووسیوە. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان ئەوەی کە لەم هەفتەیەدا پێشکەشتانکران نووسراوەیەکی ڤلادیمێر لەنین بوو کە دەربارەی مانگرتنەکان بوو. هیوادارین کە جێگەی سەرنجی ئەوەی خۆشەویستیش بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت. تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.